دوای ئەو هەر لە زەمینە سازی بنەما فکرەکانمانەوە دیسان کە قەناعەتمان بۆ خەڵکە کردو کە ئێمە پێناسەمان بۆ گردون و ژیان و ئینسان ڕاستە، پاشان خیتابی سیاسیمان لێەوە دەرهێناوە، پاشان کۆمەڵکاریمان لێ دەرهێناوە، شتێکی کام جارە کۆشتێکی کە بیناکەین لە بەرچاوی بزاب و بانگەوازە. ڕوونکردنەوەی دینەکە لە نێوان شایەتیدان و خۆگونجان. ئایا ئێمە سوور بین لەسەر ئەوەی شایەتی ئەدەین لتكونوا شهداء على الناس قل يا أهل الكتاب لستم على شيء حتى تقيموا التوراة قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون تبت يدا أبي لهب وتب أما بكين يا خو گونجان لەگەڵ جاهلیەتە بەو اعتیبارەی گەڕاوینەتەوە سەر دەمانێکی وەکو مەککە، ئەمانە خۆمان لەگەڵ پارتی وێچێتیا بگونجین. بەمانایەکی تر ئێمە لەگەڵ بەرژەوەندی گروپەکەمان ئەڕۆین کە یەکێک لەوانە مافی وجودمانە، یان لەگەڵ بانگەوازەکەمان ئەڕۆین کە بەم شێوە سەریح و زەقە لا إله إلا الله کە بدەینەوە بەڕووی خەڵکە و شەرعیکەین. ئەلێرە پێویستیمان بە هەڵوێستێکی زۆر جدی هەیە. بزاو و بانگەواز ئەمە ئەخوازێ ئایا ناساندنی مفرداتی جاهلی دەست پێ ئەکەین بۆی لا إله إلا الله کە شەرحکەین، یان ئەڵێن لەگەڵتانە ئەکەوینە ڕێو کۆرکە هاوبەشەکانە دۆزین و لەسەر ئەساسی ئەوە کارێک. ئەگەر ئێمە بە پارتی وێچێتی ماوە دوتمان ئێوە علاقەمان بەسەر کوفری ئێوە نابێ، ئێوە مرتەد دنیا محاربن، هەرچی شتێکن، بەڵام ئێمە هەڵوێستمان نەرم ڕەوانە بێ، ئێمە بانگەوازی خۆمانەکەین، ئەوەندەی کە ئێوە مافمانە دەنێ، ئەوەندەی ئێوە حڕێتمانە دەنێ، ئەوەندەی ئێوە مان بەنە پەرلەمان و ڕاتبمان بدەنێ مەمنونین، نەشمان دەنێ هەر مەجبورین سەبرەگرین، بە مافی خۆمانی نازانین، بەڵێ مافە وەکو قسە داوایەکەین، بەڵام ئەگەر نەتانداینە سەبری لەسەرەگرین، شەڕ ناکەین لە پێناوی وەرگرتنیە. ئایا ئێمە لەمانەوە دەست پێکەین یان لە ناسینی مفرداتی کۆمەڵگەکەەوە دەست پێکەین؟ ئەڵێن ئەمە دەستگای جاهلیە، وەکو خوای پەروەردگارە فەرمێ أفحكم الجاهلية ظن الجاهلية حمية الجاهلية تبرج الجاهلية. انجا لمسجد أسس على التقوى، انجا مسجد ضرار هيك أفرم ولا تقم فيه أبدا. دزقاي ضرار هي دزقاي إسلامي هي، حزبي ضرار هي حزبي إسلامي هي، منبري ضرار هي منبري إسلامي هي، منبري منافقين. آية إما الدين لكشف كردني ضرار وجاهليتكو كفر إلحاد وارتداد وشرك بيناسي بانقوازك أكين يان أمانوي خلق موافقت من بوب كابرينو بردسي ممنونين بارمان بداتي هرزور سپاسيانا كينو بارتي ويشيتي بارتي بيشرون وما فيان لسرمانا إطاعها يمكن بمشيوه لكاميانو إيما وكو بزاب وبانقواز حركة دكين إيما يكا لسر زميني شي بنماي فكري دروز بوين وقناعت من بو كردو كمفردات كان من بيناسا من بو قردون وجيان ومروف راستا إيما يخاوني خطابي سياسي بفردي ديمان ببيكوناني دا صلاتي سياسي وشرعيتي كمان بودي دو كيرواني نيكا همانا لسر سياسة دي لسر كومل كاري لسر بزاب وبانقواز كشكا همانا تشي بيانكين بخرج وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين له شيئا بو بيانك لا إله إلا الله أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت رون كردنوي أم عبادته وتخنك وتني طاغوت يكمين أركي سرشاني بانقوازي مسلمانا يكمين شتكتو بفيه هستي أما لا إله إلا الله تولى سر لا إله إلا الله كبينا أكيتو بويا يكشك لنقطة هرس خلق أما لمشكي بينة تدروك إما بمعنى وكو يقردوك ومال عريزيك بدينو بلين موافقت من بوك ياما بانقوازي جخوائي لسرتاوى رفزي جاهلية من بيها پسند لسرتاوى يما بو خلق ما وتوا إنا براء منكم ومما تعبدون من دون الله كفرنا بكم وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده آية آمادين وابرين باش انجا ناساندني اوي گۆڕینی ئێوە لەو کۆمەڵگەیە ئێمە ئەمانەی بەو خەڵکە بڵین ئێمە ئەمانێت چی بگۆڕین لە کۆمەڵگەی ئێوە ئەگەر ئەوەیە ئەبوو شوارە بە گۆڕین بە ئەبوو لەحیەیەک سنەڵ تاشراوێک گۆڕین بە ڕیشدارێک سافرەیەک گۆڕین بە محەجەبەیەک ئەگەر ئەمە بێ کە بە خەڵکەکە بڵین ئەڵێ دەی باشە خۆ منەوە 20 ساڵە مۆزەفم بە سافرەی سەرپۆشەکەشە دەم بەسەر خۆمە با لە شوێنی خۆم بم قسەکەشی منطقی و جوانە لە باشە گەر ئێوە مجەڕەت سەرپۆشەکەیە
ئەوە من سەرپۆشەکەم دا بەسەرما مۆزەفم لە شوێنی خۆ ئێمە ئەڵین گۆڕانکاریەکان ئەسڵەوەی کە ئێوە خوا بناسن وەختێک ئێمە بانگەوازە خواییە بڵاوەکەینەوە وەختێک ئەمانەوێت بزانین چی لەسەر ئەساسی غەیری خواپەرستی دروست بووە لەو کۆمەڵگە جاهیلیا بڵین ئەمە پێویستی بە گۆڕانە ئەمە فکرە ئەمە سیاسەتە ئەمە دەستورە ئەمە قیەمە ئەمە هێزە ئەمە دەوائری دەوڵەتیە ئەمە قیەمی کۆمەڵگەکەیە ئەمە ئەخلاقی خێزانیە هەرچی شتێک لەمانە کە دروست بووە یان نەریتێکی کۆمەڵایەتیە یان ڕەفتارێکی گەنجانەیە ئەمانەی کە پێویستیان بە گۆڕانە ئێمە وەکو ڕەوتێکی مسلمان پێویستە تەشخیصی کەین بڵین ئەمانەیە کە ئەمانەیە بیگۆڕین بۆ ئەوەی خۆمان ئەوەندە مەشغوڵ نەبین بە لێکدانەوەی شتێکی بەدەویانە یعنی کێشەیەکی هەرە گەورەمان بۆ دروست بێ لەم کاتێک کە بڵین ئایا ئێمە ئێستا ئیسلامەکەمان جێی نابێت کێشەکەمان بێتەوە سەرەوەی کە ئایا نیقابەکە فەرزە یا فەرز نییە ئێمە ئەمانوێ بزانین چی لە کۆمەڵگەکە پێویستی بە گۆڕانە احتیمامی گەورەمان بەو بێ ئەنجا دێنەوە سەرێکی چکە لە نقطەی بزاف و بانگەوازەکە ئەویشەوەیە بزاف بە کۆمەڵەکەمان بکەین چۆن کۆمەڵەکە هەمووی بخەینە سەر یەک بۆ ئەوەی وزەی ببێ بە یەک و پێکەوە حرەکەت بکەین نەک وەکو مسەلەس سێ گۆشە هەڵگەڕاوەکە لووتکەکەی لە خوارەوە بێ و بنکە پان و پۆڕەکەی لەسەرەوە تین و دروستکە لەسەر ئەو سەرکردایەتی ناشێ ئێمە مسەلەسەکەمان بە هەڵگەڕاوەی دابنی ئێمە ئەبێ زۆرینەیەک کە لە خوارەوەیە قەواعیدی و کەوادری ئەم کەوادری وەسەتی ئەم ئەبێ وەکو مێش هەنگوێنیشکەن وەکو هەنگ بۆ ئەوەی ئەرگ لەسەر مسەلەسەکەی سەرێکە ڕەوتەکەیە کە پێشڕەوانانی ڕەوتەیان ئاڕاستەوانی ڕەوتەیە سەرکردایەتیە پێشڕەوەتی هەرچی ناوەنەی مدیرە هەرکەکە لەسەر ئەوێ کەم بێت لەبەرەوە زۆر ضروریە ئێمە ئەمە تەڕحکەینەوە بڵین بزاف بە کۆمەڵگەکەمان ئەو کۆمەڵی کە دروست کراوە بزاف بەم ڕەوتە بزاف بەم بزوتنەوەی کە